بەڕێزان بەیانیتان باش نوێنەری کەناڵەکانی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش هەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمڕۆ 16 نۆڤێمبەر بە پێویستمان زانی ئەو کۆنگرە ڕۆژنامەگەریە ئامادە بکرێ بۆ سێ مەبەست. مەبەستی یەکەم مەسەلەی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە. دیارە بڕیاری کۆنگرە دراوە بۆ هەفتی 12 دەمێکە و ئامادەسازیەکانی کۆنگرە لە ڕووی هونەریەوە لە تەواوبووندایە. ئەمڕۆ هەڵبژاردننی کۆنفرانسی کۆمیتەکان دەستی پێکرد بۆ ئەوەی ئەوانیش بڕۆن بۆ کۆنفرانسی مەڵبەندەکان. ئەمڕۆ لە شاری قوربانی، شاری لە شەنگال، لە ئاکرێ، لە هەڵەبجە پرۆسەی هەڵبژاردننی نوێنەری کۆمیتەکان بۆ کۆنفرانسی مەڵبەندەکان دەستی پێکردووە. بەیانیش لە هەولێر و شارەکانی تر و دوو بەیانیش کۆتایی دێ ئینشاڵڵا. ئێوازانن کە بەشداربووانی ئەم کۆنگرەیە بە پێی پەیڕەوە، یەکێتی نیشتیمانی پەیڕەوی هەیە و لە پەیڕەوەکەی خۆی ناتوانین دەرچێت. لە پەیڕەوی یەکێتی نیشتیمانی دەڵێ نابێ ئامادەبووان لە 1000 کەس زیاتر بن و لە ناو ئەوانە ژمارەیەک هەن کە سابتن، وەکو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئێستا، ئەندامانی سەرکردایەتی پێشوو، ئەنجومەنی ناوەند، پێشمەرگە دێرینەکانی سەرەتاکان کە ساڵی 1976 و 77 و هەروەها ژمارەیەک لە کادیرەکانی کە کاری تایبەتیان کردووە لەگەڵ نوێنەری شەهیدان و لەگەڵ نوێنەری ڕێخستنە دێرینەکان و لەگەڵ نوێنەری مەکتەبەکان و ئەوانە. هەندێکیان بە هەڵبژاردن هی مەکتەبەکان بە هەڵبژاردن دەبێ. هەر مەکتەبە و 7 کەس یا شتێ زیاتر بەپێی تەرکیبی مەکتەبەکە و باقی کە بۆ تەواوکردنی 1000 کەسەکە لە مەڵبەندەکان لە ڕێخستن دەچێت. وەکوتم لە ڕووی هونەریەوە هەمووی تەواو بووە و ئەم کۆنگرەیەکە یەکەم کۆنگرەیە دوای وەفاتی سەرۆک مام جەلال دەگیرێ. کۆنگرەیەکە کە ماوەیەکی دوورێژە کۆنگرە نەگیراوە، چەند جیل هەیە لەو فترەی 2010 تا ئەمڕۆ پێگەیشتووە و گەیشتۆتە ئەڕادەیە کە بەکەرگ ئەوە دێ هەڵبژێردرێ. بە دڵنیاییەوە ئەم کۆنگرەیە بۆ نوێکردنەوەیە. ئامانجی ئەو کۆنگرەیە خۆی ئامانج نییە، ئامرازێکە بۆ نوێکردنەوەی سەرکردایەتی یەکێتی، بۆ نوێکردنەوەی بەرنامەی سیاسی و بەرنامەکانی حکومڕانی یەکێتی. مەسەلەی دووەم کە ویستم باسی کەم ئەویش مەسەلەی ئەو بارودۆخەی عێراقە. بارودۆخی عێراق بارودۆخێکی زۆر ئاڵۆزە، بارودۆخێکە کە گەیشتۆتە ڕادەیەک کە لە زۆر لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق ژیان ڕاوەستاوە، حکوومەت نەماوە. تەنانەت لە بەغداش ڕۆژانە دەیان بڕیار دەرەچێ، بڕیارەکان جێبەجێ ناکرێن. ئێمە لە هەرێمی کوردستان لەو بارەیەوە کۆبوونەوەیەکی فراوانی لایەنە سیاسیەکانمان کرد لە سەرۆکایەتی هەرێم. لەو کۆبوونەوەدا زۆر بە وردی باسی بارودۆخەکەمان کرد. دوو شتمان تاکیدیان ئەوەیە کە بە درێژایی ئەو هەموو خۆپیشاندانانە نەماندیت یەکێک لە خۆپیشاندەران هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان یا هەرێمی کوردستان وەکو کێشەیەک بۆ عێراق بێنێتەوە، کە بەعەکسی هەندێک لە بەرپرسانی عێراقی هەر باسی ئەوان دەکرد. ئێمە دەنگمان نەهێنا لەبەر ئەوەی پشتیوانی لە کورد دەکەین. شاری عێراق دژی کوردە، شاری عێراق دژی کورد نییە، شاری عێراق دژی شێوەی حکومڕانیە لە عێراق،
دژی داوای ئاو نان و خەدەمات و داوای ئەمنیەت و دژی گەندەڵیە ئەوانە پێویستە جێبەجێ بکرێ. ئێستا لەو ماوەی دوایی زۆر لە لایەنە سیاسیەکانی کە زۆر دۆزنین بە مەسەلەی کورد مەسەلەی دەستور گۆڕانکاری لە دەستور بکرێ. ئێمە مانیحنینە گۆڕانکاری لە دەستور بکرێن. ناو دەستور خودی دەستوری دوو مادەی دەستوری هەیە بۆ گۆڕانکاری ناو دەستور. مادەیەکیان مادەی 126 لە ئەسڵدا هەموو ڕێگا و شوێن و ڕێساکانی پێویستی داناوە کە چۆن پرۆسەی گۆڕینی دەستور دەست پێ دەکا و چۆن کۆتایی دێ. یەکیشان مادەی 142 لە ئەسڵدا ئەو مادەیە دانرا بۆ ئەوەی تەشویقی سونیەکان بکرێ بەشداری بکەن لە دەنگدان بۆ دەستور، چونکە پێشتر نایاندەویست دەنگدان بۆ دەستور بە تایبەتی ئەوانەی کە لە فەلەکی بەعسیەکان و ڕژێمی کۆن دەسوڕانەوە. بەڵام ئەمڕۆ لەسەر دەستور و گۆڕانکاری ناو دەستور کێشەیەک نییە، بەڵام گۆڕانکاری ناو دەستور لە هەر وڵاتێک ئەو کاتە دەکرێت کە نەوعێک لە ئیستیقرار لە وڵاتە هەبی. ئەوڕۆ لە عێراق لە ناوڕاست و ناو بەغدا خودی بەغداش نە ڕئیسی وزەرا نە بەرپرسەکانی تر نە پەرلەمان نە محافز هیچی کەس نایخوێنێتەوە. ئێ باشە لە بارودۆخێکی ئەوها دەستور چۆن معالجە دەکرێت؟ ناکرێت. بۆیە پێویستە ئەمە بیر لەوە بکەینەوە کە مەسەلەی دەستور ئەو گۆڕانکارانە باشە بکرێت، بەڵام دووشت هەیە ناو دەستور پێشتر ئیشارەتشی بۆ کراوە. یەکێکیان مافی پێکهاتەکانی عێراقی بە تایبەتی هەرێمەکان وەکو هەرێمی کوردستان نە قەوارە سیاسیەکەی نە ناوەڕۆکی مافەکانی ناکرێت دەستکاری بکرێت. ئەوی تریان کە ناکرێت دەستکاری بکرێت ئەو مافەکانی پەیوەندی هەیە بە ئازادی و بە مافە دیموکراتیەکانی خەڵک نابی ڕێگای لێ بگیرێ نابێ کەم بکرێتەوە و لەگەڵ مافەکانی ژن لە شێوەی بەشداری کردن. ئێمە لەگەڵ سیستێمی پەرلەمانی سیستێمی سەرۆکایەتی ڕەت دەکەینەوە و ئەو سیستێمی سەرۆکایەتی عێراق لە دروستبوونیەوە تەجروبەی کردووە بۆتە سەبەبی گەورەکردنی قەبرستان لە عێراق، کوشتن و برین و قەراراتی بێگەڕانەوە بۆ خەڵک. ئەوەی ئێستا کە گرنگە کە هەوڵ بدرێت چاکسازی بکرێت لە شێوەی حکومڕانی. مشکلەکە مشکلی دەستور نییە، ناوەڕۆکی دەستور نییە. مشکلی ئەو کەسانن کە دەستور جێبەجێ دەکەن و جێبەجێ ناکەن. یەک لە کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق لەسەر ئەوە بووە دائیمەن دەستوری جێبەجێ دەکرێت. بە کورتی ئێمە پێمان وایە دەبێت پشتیوانی بکەینە داخوازیەکانی خەڵکی عێراق کە خۆ پیشاندان دەکەن و ئەو مافانەی کە ڕەوان لە هەمان کاتیشدا دەستخۆشی دەکەین لە حکوومەتی عێراق بۆ ئەو پێشنیار و بڕیارانەی بۆ چاکسازی کردوێتی، بەڵام ئەکید حکمت لە بڕیار نییە، حکمت لە جێبەجێکردنی بڕیارەکەیە. مەسەلەی سێم کە مەسەلەیەکە پێم وایە دوێنێ بڵاو بووە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامە لە ڕێکخراوێکی جیهانی بە ناوی بەرەی پێشکەوتن خواست پرۆگرەسیڤ ئەلاینس. ئەو بەرەی پێشکەوتن خواست لە سۆسیالیزم ئینتەرناسیۆنال لەلایەن ڕێکخراوەکانی سۆسیال دیموکرات ناوەن حیزبەکانی سۆسیال دیموکرات لە ئەوروپا و لە ئەمریکای لاتینی و لە ئەفریقیا و لە ئاسیا دروست بووە و ژمارەی ئەندامانی لە 100 زیاترە لە حیزب. دوێنێ کۆنگرەیان هەبوو، لەو کۆنگرەیە ئێمە ئامادەین چونکە من ئەندامی ئەو بۆردی ئەو لایەن سیاسیە بووم. ئەو ڕێکخراوە دامەزراوە لە ساڵی 2013 لە لایپزیگ لە ئەڵمانیا و چەند کۆنگرەیەکی گرتووە تا ئێستا. ئەم کۆنگرەی دوێنیان بۆ دووبارە هەڵبژاردنەوەی بۆردەکە بوو و لە ئەوانەی کە دەرچوون لە بۆردەکە بە تایبەتی حدودی 11 کەس لە سەرۆک وەزیرانی تێدا، سەرۆک وەزیرانی سوید کە سەرپەرشتی کۆنگرەکەی دەکرد و سەرۆک وەزیرانی پۆرتوغال ئەوانە هەردووچیان بوون بە ئەندامی بۆردەکە، سەرۆک وەزیرانی نیوزیلەندا، فەڵەستین، مەچەدۆنیا، دانیمارک، فنلەندا، سەنێگال، ئۆروگوای، بورکینە فاسۆ و جێگیری ڕاوێژکاری ئەڵمانیا جێگیری مێرکل لە حیزبی SPD و هەروەها سۆسیال دیموکراتی نەمسا و هەنگاریا و وڵاتەکانی ئیتالیا و وڵاتەکانی تر و فەرەنسا و بەریتانیا. ئەو ڕێکخراوە ئیشوکاری ئەوەیە کە بۆ کورد دائیمەن هەڵوێست وەرەگرێت تا لەو کەسانەی کە لەسەر ڕۆژاوە هەڵوێستیان وەرگرت یا لەسەر مەسەلەی کورد هەڵوێستیان وەرگرت
28 وڵاتی ئەوروپا بوو لەو 28 وڵاتە چەندێکیان سەرۆکوەزیرانی لەو بۆردەن و هەندێکیان جێگری سەرۆکوەزیران لەو بۆردەن بۆیە پێم وایە ئەمە گرنگی هەیە ئەگەر ئێمە بە تەمای ئەوەین لۆبی بۆ خەڵکی کوردستان دروستکەین ئەگەر بە تەمای ئەوەین پشتیوانی بۆ خەڵکی کوردستان دروستکەین وەرگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستان یا هەر حیزبێکتر لە دامەزراوێکی نێونەتەوەیی خۆی لە خۆیدا ئیعترافکردنە بەهەبوونی ئەو کێشەی کورد و هەروە ئیعترافکردنە بە زەرورەتی بوونی کورد لەو هەیئەتانە کە هەیئەتێکی نێودەوڵەتیە و مەرکەزێکە لەو مەرکەزانەی کە لە پرۆسەی بڕیار وەرگرتن لە ئەوروپا تەئسیریان هەیە لە پرۆسەی وەرگرتنی بڕیار تەئسیریان دیارە بڕیار وەرگرتن لە وڵاتانە لەلایەن پەرلەمانتەکان دەدرێت پەرلەمانی وڵاتەکان دەدرێت بەڵام ئەگەر ئێستا سوید بوونی ڕاهێنەر و جێیشی خۆی لە کوردستان بۆ ماوەی ساڵێک درێژ کردەوەی چێ بڕیاریدا پەرلەمانی سوید بڕیاریدا لەبەرچی لەبەرەوەی پەرلەمانی سوید زۆرینەی سۆشیالیستن لە وڵاتێکی تریش هەروە لە وڵاتێکی تریش هەروە بۆیە بوونی ئەو ڕێکخراوەرە گرنگە و بوونی کورد لە ناو ڕێکخراوانە گرنگە و بەو بەتایبەتی لەو هەڵبژاردنەش لە هەڵبژاردننی ئەو هەیەتە لە 100 کەس یا لە 100 حیزب 40 حیزب هەڵبژێردرا 40 کەس هەڵبژێردرا لەو 40 کەسەش یەکێکیان من بووم بە دەنگێکی باش کە 88 کەس لە 100 کەس دەنگی داوە یعنی بە مەرحەلەی پێنجەم دێ پێم وایە ئەمە دەستکەوتێکە دەستکەوتێکی باشە بۆ کاروباری ژنانی ئەو